وەک فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامی کوردستان پەیامی هۆشداری بۆ هەموو لایەک ڕائەگەیەنین لە دۆخی چەقبەستووی چاکسازیەکان لە هەرێمی کوردستانە کە بەداخەوە لە دوای تێپەڕبوونی زیاتر لە 100 ڕۆژ بەسەر حکوومەتی دامەزراندنی حکوومەتی هەرێمی کوردستان و کابینەی نوێیەم ومتمانە پێبەخشین تا ئێستا ئەو چاکسازانی کە پێویستە نەهاتۆتە دی لە کاتێکا کە بودجێ هەرێمی کوردستان 5 ساڵە دیار نییە و ئێستش ئەوە مانگی دەوا تەواوە بێ بەپێی پێڕەوی ناخۆ هێشتا بودجێ هەرێمی کوردستان دیار نییە چاکسازی لە فرەموچە و بندیوار و خانەنشینی نایاسایی گەیشتۆتە ئاستێکی چەقبەستوو کە مەترسیدارە هێزی پێشمەرگەیەک نەخراوە بێکارێکی زۆر کەڵەکە بووە دەرچوانێکی زۆری پرۆسەی خوێندن دانامەزرێن نەکەتی تایبەت ئەنگرێتە خۆ حکوومەت ئەمانە کارەسەرەکیەکانی خۆپشاندانەکانی بەغدان کە هۆشداری دەدەین بەوەی کە پێویستە بە زووترین کات ئەو چاکسازیانە بێنە دی ئەم حاڵەتی نەبووی بووجە شەفافیەت لە داهاتی نەوت و گاز کەس نازانێت داهات و دارایی ئەم هەرێمی کوردستانە چی لێ دێ و بۆچی سەرفەکرێ بەبێ پەرلەمان بووجە پرۆپۆزەڵی بووجە ئەنێردرێ بۆ بەغدا پەرلەمان تەهمیشەکرێ بەبێ ئیقراری پەرلەمان ناکرێت بووجە داهات و خەرجی مامەڵەی پێ بکرێ لەبەرەوە ئەمە دۆخێکی مەترسیدارە بە ئەرکی سەرشانی خۆمانی ئەزانین کە هۆشداری بدەین ئەمە نابێ ئاوا بەردەوام بێ و قابلی قبولکردن نییە و ئەگەر ئاوا بەردەوام بێ و ئیسلاحاتەکان نەکرێ دیاردەدزیەوەکان لە ناو کۆمەڵگە لە ناو بێکارەکان لە ناو گەندەڵی ئەو هەموو ئاستە گەندەڵیە بەرزەی کە هەیە لە هەرێمی کوردستان ئەبنە مایەی شڵەژانێکی زیاتر لە قۆناغی ڕابردوو بۆیە بە ئەرکی سەرشانی خۆمانزانی کام هۆشداری ڕابگەینین بۆ هەموو لایەک و هەموو لایەنێکی بەرپرس و پەیوەندیدار ئەرکی سەرشانێتی کە ئەوەی کە پێویستە بیکا بۆ فریاکەوتنی چاکسازیەکان و فریاکەوتنی دۆخی شڵژا و چەقبەستوو لە هەرێمی کوردستانە بۆ چاکسازی مەبەستمان ئەوەیە نامانەوێت دۆخەکە بشڵۆژێ لەبەرەوەی کە قەیرانەکان کارەساتەکان گەیشتۆتە ئاستێکی مەترسیدار چاکسازی بۆ نەکرێ بە زووترین کات بێگومان ئاسەواری نەخوازراوی ئەبێ کە هەمومان ئەمانەیە هەرێمی کوردستان پارێزراوە بێ لەو ئاسەواران ئەوەی کە پێویستە ئێمە لە پێشکەشکردنی پرۆژەی یاسا لە فشارکردن بۆ چاکسازیەکان لە هەماهەنگی لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان کردومانە بەڵام ئەوەی کە لە لامانەوەکو معلومات کە چاکسازیەکان بە تایبەتی لە مەسلەی بووجە لە مەسلەی چاکسازی فرەموچە و خانشین و بندیوارەکان لە مەسلەی شەفافیەتی نەوت لە مەسلەی داهات و خەرجیەکان وەکو چۆن لە 5 ساڵی ڕابردووە نەبووە ئێستش لە ئاستێکی چەقبەستوایە کە واجبی سەرشانمانە ئێمە ئەوە ڕابگەینین و ئەوەی کە پێویستە بە هەموو لایەک وەک بەرپرسیارەتی بیگرین ئەستۆ